هاوڕێیانی هێژا هیوادارم باش بن، سەلامەت بن، تەندروست بن لە هەر شوێنێکی دنیا. وەکو پێشتر بڕیارماندا بوو ماوە لەسەر دۆسیەی گەرم و دیاریکراو بە هاوکاری لەگەڵ کاکمەچی و کاقادر لەسەر دۆسیە گەرمەکان بەیەکەوە گفتوگۆ بکەین. ئەمشەو دووبارە لەگەڵ کاقادر و کاکمەچی بەیەکەوە گفتوگۆ دەکەین لەسەر سەردانی بارزانی بۆ تورکیا و خۆپیشاندانی هەرچیەکان لە شاری هەولێر کە ئەمڕۆ ڕوویداوە. کاقادر کاکمەچی هەردووکتان زۆر بەخێر بێنەوە جارێکی تر. کاقادر لە تو دەست پێ دەکەین سەرەتا سەرنجت چ بوو لە سەردانی ئەمڕۆی بارزانی لە بۆ تورکیا؟ دەبێ بڵێن ئەوە یەکەم زاوەی ئەفرۆستەی ئاشتی نێوان کورد و باکوورە. کوردی باکوور پەکەکەو لەگەڵ تورکیایە ئەگەمە بارزانی 2014 کە چۆوێندەر بە هەمان شێوە بوو. بۆی ئەوە بەروبوومی ویە ئەگەنا لە 35 ساڵی ڕابردوو قەت بوار بە بارزانی نەدرایە ئەو قسانە بکە. ئەوە خاڵەشی هەرە جەوهەریە دەبێ ئاماژە پێ بکەین. خوێنی ئەو شەهیدەگەری لاوتێک و شەرانەیە، خوێنی ئەو خەڵکەیە. دوو بارزانی لەوێندا بەڕاستیە منەوەم دیت وەکو کەسێکی سیاسی قسەی نەکرد، ئەوەندەی وەکو ئەدیبەک خۆی دەرخست. یعنی بارزانی کەسێکی سیاسی کەچی هەموو هەرسەنگاندەکانی هەرسەنگاندنێکی ئەدەبی بوو، وەکەوەی عەبڵا پەشەو لەوێن دەربی. لە دێری ئەخیریش یعنی سوپاسی زۆری تورکیا و وەزیری ناوەخۆ و پەرلەمانتاری دەم برێم ببورن ئاک پارتی کرد، بەڵام دەم پارتیم نەدیت ئەمن لەوێندەر. یعنی خەتی ئەو دەم پارتی کوردی بەرەی تورکیا نییە بوو. وعلای کوردستان هیچ بەشێوەک لەوێ کە بارزانی زۆر زایادە دەکاتن، وەکو سەرۆک خۆی نمایش دەکاتن. وەکو سەرۆکی حیزبێک دەتوانین بڵێ خۆی نمایش کردیە. ئاڵای پارتیش نەبوو لەوێندا. باشە، دەگەڕێنەوە لە کاقادر دووبارە بە دەچینە لای کاکمەچی سەرنجت لەسەر سەردانەکەی ئەمڕۆ بە دیاریکراو چییە؟ ئەوەی ڕاستی سەردانەکەی ئەمڕۆ بۆ شەرناخ من وام زانێ ئەچێ ئەندامانی پەرلەمانی دەم پارتیا بینێ، برادرانی پەرلەمانتاری کورد لە دەم پارتی دەبینێ، بەڵام نەمزانی میوانداری لەلایەن ئاک پارتیە حزبەکەی ئەردۆغانە. و لەوێش احترامێکی زۆر گەورە کرا کە ئەو کابرایە کە کوردە و ئەندامی پەرلەمانی ئاک پارتیا وتی مەڵا مستەفا وتوێتی قەت لۆلەی تبەنەکانتان یان فیشەکەکانتان ئاڕاستەی لەشکری تورک و دەوڵەتی تورک نەکەن. ئەمە وا دەرەچێت کە مەسعود بارزانی کوڕەکەی وەسیەتی باوکیان جێبەجێ دەکەن کە دوژمناتی دەوڵەتی تورک نەکەن و نوکەراتیان بەردەوام بێ بوو دەوڵەتی تورک. لە بیران چووکە عەبدولسەلام بارزانی گەورە بەدەست تورکیاوە ئەعدام کراوە. لە بیران چووە کە دەوڵەتی تورک دەهان و سەدان دەی کوردستانی وێران کردووە، سەدان کەسی بێ تاوانی خەڵکی ئەم دەیانە شەهید کردووە تا ئێستا بەداخەوە کە ئەمە هەمووی نەتیجەی ئەوەیە کە وەسیەتی ماڵە مستەفا جێبەجێ دەکەن کە ببنە نوکەری دژمنانی گەلی کورد. بەڵێ کاقادر دەگەڕێنەوە لای تو کاقادر، ئەگەر شتێکی دیاریکراوت هەبێ لەسەر سەردانەکە وەکو دوایین قسە دواتر دەچینە سەر خۆپیشاندانی هەرچیەکان. شتشکوانەوەی کاکمەچی جەوانی باسی کرد بارزانی پێشکەری کاتێک ئەو پەرلەمانتاری دەم پارتی بوورین پارتی ئەردۆغانەکەی دەڵێن مەڵا مستەفا وەسیەتی گونە تۆ بیرکەوە ئەگەر کەسێکی وەکو مەسەلەن حزبێکی بەعسی عەرەبی، حزبێکی کارتۆنی یان حزبی بەعسەکان ئەو قسەیان بە ئاراستەی بەرپرسێکی وەکو جەلال تاڵەبانی بکرد بە بیان گوت بایە کە مەسەلەن تاڵەبانی وەسەتی کردیە کە نابی ڕوولەی تفەنگ ئاراستەی جێیشی عێراق و سەدام حوسێن بکرێت چ دەگوترا. ئابڕوچوونەشی زۆر گەورە بوو، بارزانی زۆر لاواز بوو.
لەو خاڵە و کوردی باکووری بە ناموسەکان کەسمان نەدید لێ دەمەزن ئەو خەتە شۆڕژ ژێڕێک کە ڕۆحیەتی هەبوو ئەو قەرەبارغێل و بارزانیش کرا ئەوە زادەی زەماوەری ئەکەپە و جاشەکان و بەشێک لەو زەماوەری خۆیان سیاسی وجودی نەبوو لە قسەکانت دوتت کوردی بە ناموز مەبەستت چی بوو؟ یعنی ئەو خەتەی کە قوربانی دەکرد پێ خۆشانە دوودەم پارتیمان نەدید دەکەسی شۆڕژێڕی کوردمان نەدید ئەوانەی کە قوربانیاندا لە زیندان بوونا لە پێشوازی بارزانی بوونا جەماعەتی ئەردۆغانی لە پێشوازی. باشە دووبارە دەگەڕێنەوە لات کا قادر کاگمەچی دێنە لای تو هیچ قسەیەکی زیاد لەسەر ئەم بابەتە هەتا؟ وڵی زیاد نییە لەبەر ئەوەی ئەمە ئیشێکە زۆر گەرەکە ئەو بۆ تورکیا بۆ باکووری کوردستان زۆر گەرێک نەبوو یعنی شوتە لای ئاغاکانی خۆی لای من زۆر گرنگە ئەوەی گرنگە لای من ئەم خۆپێشاندانانەی هەولێر کە دەکرا کە کوشتن و برینداری زۆرە پێم باشە ئێمە فۆکس لەسەر ئەوە بکەین لەسەر ئەوە قسە بکەین ئەنگیدان مەسعود بارزانی بشتە لای ئاک پارتی و بشتە لای ئێران بشتە ئەمبەر و ئەمبەر ئەمە هیچ قیمەتێکی نییە و هیچ سەنگێکیشی نییە و لە ڕسواکردن زیاتر بۆیە من پێم باشە ئێمە زیاتر باسی ئەوە بکەین باسی ئەم باشە دەچینە سەر خۆپیشاندانی هەرچیەکان دەتوانی پێمان بڵێ لاناس چیە و چێ خاوەنەکەیتی بۆچی لاناس؟ ئەوە بۆ منیان مرسیوە ئێستا دەنگ دووبارە دەبێت سەدا دەبێت کارێکێک بە قسە دەکەم بەس ئەو دەرچێ سەدا دروست نابێت. باش من ڕیکۆردم کردی لە لای خۆم دواتر دەستکاری دەکەین چا دەکەین تەسەوەر دەکەم منیش دەبینم کێشە هەیە ڕاستە مایکێک بگرن کایکە قسە دەکەوەی تر مایکی خۆیان بگرن یان ئەو بەتەنیا بێت. زۆر باشە بابەتی هەولێر من حەزەکەم قسەی لەسەر بکەم. بەڵێ فەرموو ئەگەر من بەتەنیا بینە سەر شاشەبانە بێ ئەربزیت کاکە بابەتی هەولێر ئەو خەڵکەکە خۆپێشاندانی کردووە داوای ئیشکردنی کردووە داوای ئیشی کردووە لە بەردەمیان هاتوو چوو دەکرێت تانکەر دێ ڕۆژین و هەڵ تانکەر دێ و دەڕوا و لەو مەحەتەی خەبات کە ئیشی تیاکرێ ئەوانیش بێ ئیشن گەنجن و حەقی خۆیانە و داوای کاریان کردەوە. من حەزەکەم مختصری ئەو بابەتە باسکەم کە مەحەتەی خەبات چییە. مەحەتەی خەبات مەحەتەیەکە کە بوو بەرهەمهێنانی کارەبا کە ڕۆژی 300 مێگاوات بەرهەم دێنێ ئەو مەحەتەیە قیمەتی 1 ملیار دۆلار بوو دروستکردنی ئەویش حکومەتی کۆریای باشوور دروستی کردووە و حکومەتی هەرێم وەریگرتووە بەڵام کە حکومەتی هەرێم وەریگرتووە کە هەرەبا دەفروشە و دەیکا طبعا ئەوان ئەو پارەیە دانەوێ زۆری دابن کە مەسروفاتی ئەو مەحەتەیە وەک چۆن نەوت داناردە دەرەوەی کوردستان 150 مەسروفات بوو ئەو مەسروفاتش بوو کۆمپانیەکەی خۆیان دەچوو. من دێرە حەزەکەم لەسەر ئەو بابەتە قسە بکەم. مەحەتەی خەبات مەحەتەیەکی حکومیە و کوریای باشوور دروستی کردووە بە 1 ملیار دۆلار. ئێستا ئەوان ئیدارە و سیانەی ئەو مەحەتەیە بە کۆمپانیایەکیان داوە ناوی ئەتقەنیە المعاصرە یعنی تەکنیکی پێشکەوتووی سەردەمی ئەو کۆمپانیایەش پێک هاتووە لە دوو کۆمپانیا یەکێکیان ستێر گروپە دوو GIG ئەوەی کە لە راپۆرتەکەی ئەمریکا هەتی بەڵام مستەفای هەردووکیان بە پێکەوە کۆمپانیایەکیان دروست کردووە ئەتقەنیە المعاصرە. ئەو تقەنیە ئیدارە و سیانەتی مەحەتەی خەبات دەکا هەروەها نەوتی ڕەشیشان بوو دێنێ بۆ ئەمەیان کرد تاکو تەکلیفەی ئەو کارەبایە کە دەیدەنە خەڵکیان دەیدەنە کارەبای 24 دەیدەنە بەغدا ئەملا ئەولا بڵێن مەسرەفەکەی ئەوەندەیە کە بۆ ئەم کۆمپانیە دەڕوو ئەم کۆمپانیای تقەنیە المعاصرە هەر هی مەسعود بارزانی بەراکانیتی خۆیانە و ئەم کۆمپانیایە جاران نەوتی ئەم مەحەتەی خەبات لە ڕێگای کار گرۆپەوەدات نەوتی ڕەش لە ڕێگای بۆڕێوەدات بەڵام لەم ئەخیرە لە کار گرۆپیان وەرگرت دایانە لاناز و کۆمپانیای ئەتقەنیە المعاصرە
تقارير معاصرة نوت لناناز دينت نوتي رش وروجانا نغط تنكر دينت بپارەیەکی زۆر گرانتر لە ئەوەی بۆریکە کاتێکۆی کارگڕ بێهێنا و دەیدەنا بە حەقەی خەبات بوو بەرهەمهێنانی کەهرەبا ئەمە یەکە پارەیەکی زۆر سیانەش دەکات طبعاً ئەوان سیانەکە سعرەکانی خەیاڵیە مەسەڵەن هەموو مانگێک هەموو شتێک دروست دەکەن ئەمە سیانە دەکەین بە پارەیەکی زۆر گەورە تاکو پارەیەکی زیاتر لە محەطەی خەبات وەربگیرێ محطەی خەباتیشی حکومەتە طبعاً وەک ئەوەی وا بڵێن حکومەت لەم گیرفانە دەردێنێ دەخێتە ئەم گیرفانەی کۆمپانیەکانی براکانی سەرۆکی حکومەت بالضبط مەوزوعەکە ئەوەیە و هەموو ئیشێک خۆیان دەکەن خەڵکی ئەم دەبەرەش ئەم گەنجانەش دەبینن کاکە ئێمەش تانکەرمان هەیە ئێمەش دێن ئەو ئیشە دەکەین ئێمەش دێن ئەم کرێکاریە دەکەین بەڵام کۆمپانیایکی قەدیر معاسرە دەڵێن نەخێر بەس خۆمان خۆیان تانکەریان کردووە خۆیان نەوتی ڕەش لە ناز دێنە خەبات خۆیان کرێکاری خۆیان هەیە کەسی تر ئیشیان پێ نادەن ئی خەڵکیش ناڕازیە خەڵک دەڵێ پیسی و دوو کەڵ و نازان چی بوو ئێمە پارەکەش بوو ئێوەیە ئێمەش دەمانەوە ئیشکەن و خۆ پێشادەکە پێشاندانیان کردووە گرنگ ئەوەیە کە ئێمە بزانین حکومەتی مەسرور بارزانی حکومەتێکی تری سێبەری هەیە لە پێکهاتیە لە کۆمپانیەکان هەر وەزارەتێک کۆمپانیایەکیان دروست کردووە هەموو ئیشەکانی ئەو وەزارەتە بە ئەو بکە مناقسە نییە بڵێن کێ ئەرزانتر دەکەن کێ گرانتر دەکەن نییە حکومەی سێبەری مەسرور بارزانی کە هەمووی کۆمپانیەکانی کوڕەکانی مەسعودە ئەوان ئەم ئیشە دەکەن ئەمەی محەطەی خەباتش هەمان شتە کۆمپانیایەکیان داناوە ئەتیقەدیە المعاصرە خۆیانە هەموو ئیشی محەطەی خەبات دەکە تاکو کولفەکەی کەهرەبا پارەی هەرە زۆری بۆ ئەوان بڕوە نەک بوو بودجەی حکومەت بڕوە ئەوە زۆر گرنگە بزانین مەسەڵەن بنێت لە 300 مێگاوات لە ڕۆژی بڵێن 300 ملیۆن دلارە بۆ نمونە من دەڵێم ئەوان دەڵێ ڕاستە 250 ملیۆن دلار مەصرفی ئەم کارەبایە ئەم 250 بوو کێ ڕۆشتووە بوو کۆمپانیا تقنیە معاصرە چووە کە خۆیانە ئەمە هەیە بابەت ئەمە ئەسڵی بابەتەکە تانکەری خۆیانن نانە کەسێکی هەرکی تانکەری هەبێ بچێنەوەتەکە بۆیان بگۆزێتەوە نانە کرێکارێکی ئەوان بڕوا ئیشکە لەوێ ئەوان هەمووی خۆیانە و خۆیان کۆنتڕۆلی بابەتەکان کردووە ئەمەش بەشێکی دیارە هی گەمبەلی حکومەت و حکومەتەکەی سێبەر کە لە مەجموعەی کۆمپانیا پێک دێت لێرەوە ئەم خەڵکە خۆ پێشاندانی کردووە ئێمە پێشگیری ئەو خەڵکە دەکەین مافی ئەو خەڵکەیە نەبەست لە محەطەی خەبات ئیشکە ئەبێ هەروەها بازرگان و مقاولەکانی کوردستان و شەریکاتی تری کوردستان مافی ئەوان هەبێ کە عەقد و گرێبەست لەگەڵ حکومەت بکەن و ئیشیان بوو بکەن ئەوە تێ مەسرور بوویتە سەرۆکی حکومەت هەرچی گرێبەستی حکومەت و وەزارەتەکانە بەسی کۆمپانیەکانی کوڕەکانی مەسعود بارزانیە ئەمە ئەسڵی بابەتەکەیە و ئەم خەڵکەش هەستاوە بینیمان بە چەک بە سیلاحی ئەمریکی ئەمڕۆ خەڵکیان کوشتووە بە سیلاحی ئەمریکی و ئەڵمانی ئەمڕۆ خەڵکی سیڤیلیان بریندار کردووە من ئەم ڤیدیۆانە ئەم شتانە هەمووشم نات بوو شوێنی کە لە ئەوروپا لە ئەمریکا وتم سیرکەن ئەو سیلاحی ئێوە بەمانەتان داوە بۆ شەری داعش و تێرۆریست ئەچن خەڵکی مەدەنی خەڵکی گەنج کە داوای قۆتی خۆی دەکەن کە داوای ئیشێک دەکە تێرۆری دەکەن ئەمە تاوانێکی زۆر گەورەیە ئەمە دیارە بۆ ئێمە کە حکومەتەکەی مەسرور بارزانی ئەو چەکەی هەیە ئەو سیلاحیە تەنها دەتوانێت بەرامبەر خەڵکی خۆی بەکاربێنێ درۆنەکانی کە دێن کێڵگەی خۆرمۆر بۆمە باران دەکەن ناتوانێت هیچ ڕێکسونێکە بێ هیچ بەرسوی وەڵامێکیان هەبێ هیچ کاردەراوەیەکیان هەبێ ئەو چەکەی هەیەە تەنانەت بوو گەنجی گەلی کوردە پێی بکوژن و پێی بریندارکەن بەڵێ ئەوە ویستم لەسەر ئەم بابەتەوە قسە بکەن فەرموون کاگمەچی ینی بورە کاقادر دەرچوو وەبزانام هۆکارەکەیە ئەم شەو کێشەمان هەیە لە تەکنیک نازانم هۆکار چێ داوای لێبوردن لە بینەران دەکەین بەڵام دەمەوێت دوایین پرسیار لە جەنابەت بکەم کاگمەچی ینی هەر ئەو خەڵکەی کە ئەمڕۆ بە گولەی پارتی و بنەماڵەی بارزانی تەمەن لاناسی بنەماڵەی بارزانیە کە تیرۆر دەکرێتن دوێنێ دەنجیان پێدەدا ئایا ئەم خەڵکە تاکەی تێناگا هەردوێنێ ئەو کەسانێک کە مقاولی ئەو شوێنەیە لەسەر تەلەڤیزیۆن دوو ڕۆژ پێش ئێستا ئۆپۆزیسیۆن بوو دوایە بۆ پارتی ینی بۆ گلەی لە پارتی بکەین بۆ گلەی لەو خەڵکە ناکەی
کاتا دوێنێ دەنجی بۆ دەدان ئەمڕۆژ دەیکوژن. بەداخەوە کە ئەمە ڕاستەیەکی زۆر تاڵە، بەڵام ئەمەش ئێوەش بزانین کە هەموو خەڵک دەنگی بە پارتی نەداوە، خەڵکێکی زۆر دەنگی ئیبتال کردووە، خەڵکێکی زۆر نەچووە دەنگدان، بەشێکیش چووە دەنگدا. ئەم ڤیدیۆانەی ئەمڕۆ، ئەم هێرشانەی ئەمڕۆی حکوومەتی هەرێم لەسەر خەڵکی سیڤیل ئەبێ بۆ ئەو کەسانە بێ کە دەنگیان بە پارتی داوە، ئەوانەی کە هەڵپەرکیان دەکرد لەسەر جادەکانی هەولێر و دهۆک و دیاوە 1 ملیۆن دەنگ دێنین. ئەنجامی 1 ملیۆن دەنگ، ئەنجامی غڕۆری پارتی، ئەنجامی مانەوەی بارزانی لەسەر حکم ئەوەیە کە خەڵکی سیڤیل بە چەک بە سیلاح تێڕۆرکە لەسەر جادە کە داوای هیچیان نەکردووە، تەنها داوای قوتیشیانی خۆیان کردووە، داوای ئەوەیان کردووە کە هەڵەی کاریان بۆ هەبێ کە ئەوانیش کار بکەن. یعنی معقولی ئەو هەموو دووکەڵە بەسەر ئەم خەڵکەدا بڕێنە تەنیشتیان مەسافەی 500 متر بیری نەوتی لە یەخۆشیان برسی بن. بۆیە من دەڵێم ئەو کەسانی کە دەنگیان بە پارتی داوە ئەبێ ئەمڕۆ شەرمیان لەخۆ بکەن، ئەبێ ئەمڕۆ ئەو پرسیارە لەخۆ بکەن. ئایا ئێمەش بەشدار بوون لە کوشتنی ئەم خەڵکانە؟ بەڵێ ئێوەش بەشدار بوون. ئەوانەی کە دەنگیان بە پارتی داوە بەشدار بوون لە ڕشتنی خوێنی ئەم گەنجانەی هەرکی لە هەولێر. من لێرە داوا لە هەرکەکان دەکەم، داوای لە سوورچەکان دەکەم، داوانێ دەکەم لە گەردیەکان هەستن بەرامبەر ئەم زوڵمە بێدەنگ نەبن، بەرامبەر خوێنی ئەم گەنجانە بێدەنگ نەبن، هەستن ئەمەی لەوێ هەیە لەژێر عەرزە، ئەو خێرەی کە هەیە هی هەمووتانە، هی لاناز نییە، هی ستێر گرۆڤ نییە، هی کار گرۆڤ نییە، هی مەسعود و کوڕەکانی نییە، بەڵکو ئەم داهاتایی گەلی کوردەوی ئێوەی گەنجە هەستنە سەر پێ و قبوڵی نەکرد ئەم زوڵمە و بەردەوام بن لەم شەڕە کە ئێوە دەکەن کە شەڕێکی زۆر پیرۆزە، شەڕی بەدەستهێنانی قوتی ژیانی خۆتانە. پیرۆزبایی لەو جەسارەتی ئێوە دەکەم، لەو بوێری ئێوە دەکەم. گوێ لە گەورەکانتان نەگرن، گوێ لە ئاغاکانتان نەگرن. ئاغاکانی ئێوە زۆربەی هەرە زۆریان بوونەتە نوکەری مەسعود بارزانی، ئەوان بەشی خۆیان هەیە لە پارە وەرگرتن، بەڵام هەژاری هەرکی و سورکی هیچی نییە، تەنانەت برسیبوونە بێ معاشیە. ئەو پەریشتێکی بەدەست دەکەوێ دەیکەنە حرەسێکیان، دەیکەنە پێشمەرگەیەک لە شوێنێک. کاتان لێ دەکەم هەستنە سەر پێ، قبوڵی نەکەن، ئەبێ ئەفزەلیەت و ئەولەویەت بۆ کارکردن بۆ ئێوە بێ، نەک بۆ کۆمپانیەکانی مەسعود بارزانی و کوڕەکانی بێ. زۆر سپاس کاک مەچی. دەچینە لای کاک قادر. کاک قادر دووبارە بەخێر بێەوە، ئێستا دەرفەت بە تۆیە. بەڵێ بەڵێ، من نازانم پچرام یارەکەم بەرنامەیە هەوڵ دەنگ جارشکە تەزیل بکرێ ئەو جە بڵاو بتەوە. ئەوە یەک. دوو، وەک کاکمەکی باسی کرد، ینی بەڕاستی دیقنەکە لە بۆ خەڵکی ئەو ناوچەیە ژەهرەکە، خێروبەرەکەتەکەش لە بۆ ماڵی بارزانیە، پێشیان ڕەوا نابینن و ماڵی بارزانی ینی کاندیدەکانیان پەیمانیان پێدا بوون کە لە دوای هەڵبژاردن 150 تەنکەریان بۆ تەعین بکەن، چوونە بەشێکی زۆریان تەنکەرەکانیشان کڕێ و ئەوەی ناکەن. یعنی ئەوان بەس دووکەڵەکەیان لەوانە ژەهریان دەدەنێ، هیچ خێروبەرەکەتی مێخوان لە بۆ خۆیان نییە. ینی شەڕەکە هیچ ڕەبتی بە گەمەی سیاسی و دەست لە پشتدان کە پارتی بەردەوام ئەو قسانە دەکە. ئەوە خاڵک مەسەلەکە ناڕەزایەتی خەڵکە و هەژاریتی و حەقە چڕەوای خۆتی دەرێت لە باکوورڕا خەڵک دەینن، لە سلێمانی دەینن، لە دۆک دەنین، لە خەڵکی ناوچەکە سوودی لێ نەبینیم. خاڵشکە مەسرور بارزانی با من ئەگەر ئەو دەنگە هەر ئەوە بوو بالۆ خەڵک لێ بدەینەوە کە دەڵێتن بە دەبابەی کاک ڕەنزەر 1 دقە جێ لەو دەنگێ ڕابگرن مەسرور بار ئێستا بەدەیان هەمەری بردیە. ئازادی ئەوەیە تۆ بۆ مافی نەتەوە، ئازادی ئەوەیە بۆ ئازادی خاک تێبکوشی، ئازادی ئەوە نییە بە تۆپ و تانک بچیتێک یان بچیتە سەر ئۆپۆزیسیۆنی خۆ. باشە ئێستا مەسرور بارزانی چ دەڵێ؟ دەیان هەمەرت بردیە. کاک ڕەنزەر جێتان لێمە؟ ئەلو بەڵێ کاک قادر جێمان لێتە. بەڵێ بەداخەوە کاک قادر کێشەی هەیە، دەنگەکەی دێو دەڕوە، کاک مەچیش دووبارە هەر دەنگەکەی نما. کاک قادر دەنگی هەیە بەڵام وێنەی نییە، هۆیە ئەمشەو بەم شێوازە کۆتایی پێدەین، داوای لێبردن دەکەین، هەوڵ دەدەین لە جارانی داهاتوو
بەرنامەکەمان ڕێکوپێکتر و چاکتر بکەین. سوپاس بۆ بینەربوونی ئەم بەرنامەیە، لە کەم و کوڕیمان ببورن، داوای لێبوردن دەکەین، هەوڵ دەدەین لە جارانی داهاتوو ئەم کێشانەش چارەسەر بکەین. کاتە چ خۆش.